بینەرانی هێژە سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی ئاکتوێلی ئەم ئێوارەدا پێکەوەین. بینەرانی هێژە ئاکتوێلی ئەم ئێوارەیە سێ تەوەری سەرەکی لەخۆ دەگرێت. لەوانە ڕەوشی بەڕێز ئۆجەلان لە دوورگەی ئیمرالی و راپۆرتی CPT لەو چوارچێوەیەدا لە چوارچێوەی زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا ئەو راپۆرتە هەڵدەسەنگێنین و بێدەنگی و کەمتەرخەمیەکان هەروەها دوایین ڕەوشی بەڕێز ئۆجەلان لەگەڵ پارێزەریدا تاوتوێ دەکەین. بابەتی دووەمیش گیراوان و دۆخی مانگرتنی ژنانە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە زیندانەکاندا، هەروەها دوایین بابەتیشمان لەسەر قەدەغەکاریەکانی ئەڵمانیا لەسەر ڕێخستنەکانی پێدە و یەپەگە و یەپەژە لەو چوارچێوەیەدا گوشار لەسەر کوردانیش لەو ئەڵمانیا هەڵسەنگاندنی بۆ لەسەر دەکرێ و تێکەڵ بەو بەبەتانە هاوسەرۆکی تەفدەم و هەروەها چەندین چالاکی سیاسی و مەدەنی بەشداری دەکەن. بەڵێ بینەرانی هێژە سەرەتا دەچینە دۆسیەیەک سەبارەت بە CPT و دۆخی ئیمرالی. گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە ئاستێکی دژواردایە و تا دەڕوات نیگەرانیەکان زیاتر دەبن و گوشارەکانی سەری ئیمرالی لە بارودۆخێکدایە کە ڕێگە نەدەن پارێزەران و بنەماڵی جیراوان بەسەرکردنەوە ئەنجام بدەن. ڕێکخراوی پێشگرتن لە ئاشکەنجەی سەر بە کۆنسەی ئەوروپا بە ڕێگەی شاندێکەوە بە ئامانجی لێکۆڵینەوە لە گرتوخانەکان بارەگە ئەمنیەکان و ناوەندەکانی لێکۆڵینەوە سەردانی تورکیایان کردهبوو. لە شارەکانی باکووری کوردستان و تورکیا و گرتوخانەکانی ئیمرالی لێکۆڵینەوەیان ئەنجامدا. شاندەکە پێکاتەبوو لە 6 کەس بە سەرۆکایەتی ڤۆڵفگانگ هاینز لە 10 مانگی گوڵان چوو بۆ تورکیا. هاوسەرۆکی گشتی کۆمەڵی مافی مرۆڤی تورکیا ئۆستورک تورکدۆغان کە لەگەڵ شاندەکەدا کۆببەوە ڕایگەیان. ئێمە لەسەر قۆناغی ئاشتی قسەمان کرد. ئەوستەمی گۆشەگیرەی لە ئیمرالی هەیە، ئەو دۆخەی وڵاتەکەی تێکەوتووە لە شاندەکەمان گەیاند و داوامان کرد CPT ئەو هەستیاریە لە بەرچاو بگرێت. ناوراو بە ئاژانسی دیخەبەری وتووە هەندێک پێکهێنان هەیە کە دەبێت تورکیا لە بەرچاوی بگرێت. گرتوخانە و ناوەندەکانی لێکۆڵینەوە بوونەتە ئەشکەنجەخانە. CPTش بۆ ئەوە هات کە لێکۆڵینەوە لەو بارەیەوە بکات. وتیشی ڕێکخراوەکە ئەشکەنجە و مامەڵەی خراپی دوای کودەتاکەی خستوەتە ڕۆژەفی خۆیەوە. CPT چاودێری ئیمرالی دەکات، بەڵام لە سەرنجامی سەردانەکانیان هیچ شتێک بڵاو ناکەنەوە. ئێمە داوامان کرد کە بۆ ئەوەی ئۆجەلان بگاتە مافەکانی خۆی و تورکیا لە دۆخی شەڕ ڕزگاری ببێت بە زووترین کات گۆشەگیری سەر ئۆجەلان هەڵگیرێت و بۆ ئەوەش وتمان دەبێت CPT لەسەر ئەو بابەتە کار بکات. ڕامانگەیان کە هۆکاری ئەو شەڕ و پێشێلکاریانە گۆشەگیری ئیمرالیە و دەبێت CPT لەو هەستیاریە تێبگات. بەپێی پەیمانەکان ئەگەر تورکیا مۆڵەت نەدات ئەوە ڕێکخراوەکە راپۆرتی خۆی ئاشکرا ناکات. ئەوەش نیشانی دەدات کە تورکیا لە چه ئاستێکدایە. Birazdan da siyasal partilerden de Halkların Demokratik Partisi'yle görüşecek, CHP ile görüşecek ama CHP son derece. بەڵێ بینەرانی هێژە دەچینە جەم پارێزەری ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ڕێزدار نەورۆز ئۆیساڵ. ڕێز ئۆیساڵ دەم باش؟ دەم باش مەرحەبا. بەڕێز ئۆیساڵ دەستپێکی هون CPT و هەوڵدانی وی دەرحەق بە گرتیین سیاسی لە تورکیا و باکووری کوردستانی چەوا شرۆڤە دەکەن؟ بەڵێ بەڕێز نەورۆز تو بەڵێ پێم وایە دەنگ ناگەیەتە من. بەڵێ هاوکارانم جارێکی دیکە هەوڵدان دووبارە دەکەنەوە. بینەرانی هێژە CPT بەڵێ بەڕێز نەورۆز دەنگی من دەبیستی؟ بەڵێ دەنگ ناگەیەتە من مەخابن. بەڕێز نەورۆز ئەم جارێکی تر هەوڵدان بکەین هون لەسەر خەتێ گرێ بدەین بۆەوەی بکارێن دوایین ڕەوش لە ئێوە پرس بکەین. بەڵێ بینەرانی هێژە CPT ڕێکخراوی بەرگرتن لە ئەشکەنجەی ئەوروپا ناسراو بە CPT کە سەر بە کۆنسەی ئەوروپایە لە ماوەی ڕابردوودا هەوڵدان هەبوو بۆ ئەوەی ببینێت چاویان بە پارێزەران هەروەها چاویان بە گیراوانی سیاسی بکەوێت. بەڵێ بینەرانی هێژە هاوکارانم دەڵێن بەڕێز نەورۆز ئۆیساڵ جارێکی تر. بەڕێز ئۆیساڵ ئەگەر دەنگی من دەبیستی ئێوار باش؟ ئێوار باش دەنگی وە بێگاتر من. بەڵێ ئەنەها دەنگ باشە. ئەم گوتین دەستپێکی هون چەوا سەرلێدانی CPT بۆ تورکیا و باکووری کوردستان تایبەت بۆ گرتیین سیاسی چەوا شرۆڤە دەکەن کەرەمکەن؟ ئەم بەهاتنە کۆمیتەیە پێشیلەگرتنە ئیشکەنجەیە
وەکە هەر ساڵ و هەردوو ساڵ جاری زیارەتە لە تورکیە دکە ku peyvîra ve ku li girtîgeha de bi pêşiya îşkenceyê weregirtin. Ji bo vekilê me Birêz Abdullah Öcalan jî ji ber ku dewleta Tirkiye endama Konseya Avrupayê tîpîtî hatina wê rapora wê an çavkanî wê ji bo me pir giring in. Lêbelê hem hatina waya sih û yek teba û şeşê Eylûlê hem jî vê carê hatina waya navbera deh û bîst û sê Gulanê de çûn gelek girtiyên siyasî dîtin yan jî çûn gelek girtîgeha lêbelê li ser girtîgeha İmralı'ya her du caran jî hevdîtin nekir û herî dawî ji beriya neh salekî 28-29 Nîsana 2016 de dîsa ziyareta waya ji bo taybetî ji bo girtîgeha İmralı'ya hatibûn Tirkiyeyê ji wê gavê heta vir ve jî rapora wa hêja ji raya giştîre nehatiye parvekirin. بله برز اویسال سدم چیه که راپور نایت آشکرا کنن گلو لامرالی چه دگذره اما که پارێزەری وی وەکو دەزانن ئەوە 7 ساڵان نکارن هەفدیتنێ بکەن و مارباتا ویجی هەر دەموسایە و کچو هەفدیتن ئیمراڵی هەم برێز ئەوجەڵان هەم جی هەرسی هەوانی ویدیترن تنە ji bo me agahdayîna wê derê yani çi diqewme û çi dibe em ji weke raya giştin ya rastî pir nizanin ji ber wê rapora CPT pir giring e lêbelê ev salek derbas bû dewleta Tirkiyeyê em dizanin li ser vê raporê fikr û ramanê xwe jî bersivdayîn dana komîteyê lêbelê komîte bi awayekî biryarek yani weke çiqas em bêje prosedürel nîzik bibêje bi awayekî siyasî ji ber ku vê raporê de em dizanin tiştekî neyînî li ser İmralı'yê zehf hene ku her sala tenê serê xwe neçûna parêzerbûyînê parêzera ji xwe mafê mirovan a binfêkirin e ji ber vê ev raportê veşartin û ya ji bo me girîng ya rastî piştî pazdeyê tirmehê vir ve piştî darbeyê vir ve em dibêjin ku li İmralı'yê de tenê tişta gulê wê derê diqewme teqas xeber jî tune bi her awayî hevdîtin hatine sekinandin û tu xeber nayestandin li ser vê hatina CPC û neçûna wê derê ji bo me biryarekî hukukî nîne yani ne tenê ji bo rayaderê devletê Tirk çiqas li ser girtîgehê agahî bidin vê heyetê jî û ev agahiyê wê jî çiqas berfireh ji be em dizanin ku CPT 2009 raporên xwe yê li ser girtîgeha İmralı'yê de dibêje ku neçûna parêzera 7 meha ihlaleke yani ji marbat neçûna veya 3-4 meha tecrît e yan bu işte telefon nedayîn yan mektup neşandin izolasyonekî dijî mirovahiyê ye lêbelê îro şertê ku em tê de hiç xirabtirê wî demîne û îro CPT ne rapora xwe eşkere dike û her car hatina her du car hatina wê de jî neçûna İmralı'yê tene sedema wê dibêje ku em rayederin devletê Tirk re me hevdîtin kirine û neçûnê de em tatmîn bûne lêbelê ji alî hukukî ve ev sedem naye qebûl kirin. Belê li îzolekirina Öcalan li Dûrgeya İmralî her wisa li wan astenkirinî dîdar û çawpêkeftin kî dîber pirsiyare gelo umêdî Kurda tenê CPT yan parêzeran tenê CPT gerek wekû armanc bibînin ya xwe Dadgehê Ewropa rayedarin dî li vê mesele çawa dinêrin Ya rastî yani weke em bêjin girtina Birêz Öcalan pazeyê sibatê komple çamen hep destê devleta Tirk hatibe kirin û raya navnetevî temamî rayeder berpirsiyar bin îro devamkirina vê îzolasyonê tecrîdê de jî çiqas devleta Tirk bi destê wê hatibe kirin jî berpirsiyariya wê hem navnetevî rayeder hem jî mafê mirovan ê hukukê yan jî kesê ku li ser hukukê dixebite hemû sazî û hemû dadgehin em weke parêzerê wî hem dadgehê mafê mirovana Avrupa hem yekîne neteva em gelek serî lêdan dikin lêbelê weke me gotî em her tim dibêjin Birêz Abdullah Öcalan çawe Konseya Avrupayê de devleta Tirk hat derxistin û sedema wê nîşan da ku demokratik bûyîna Tirkiyeyê îro ez weke parêzerê wî û em dikarin bêjin ku Birêz Abdullah Öcalan li ser aşîtî û li ser demokratik bûyîna Tirkiyeyê yê ku herî fikr raman derxistî hûlê yê ku herî li ser vê aşîtiyê israr dike ew kesin
بله. جبر وی هم دولت هاتر کم جرایا گشتیان تایبتی رایدر نونتوی سازی و شخص یعنی جگو رایدر سیاسی نکارن هدی تجرید و ایزولاسیون برس عبدالله جوان وکه کسی که تهلیکه خطره ده بینیشاندن جبر که هاتیه دیتین کل ترکیه ده نه که وکه کسی که گرتیه که سیاسی ده دیتین جبر که شرط وی آوارتنه و حتی وی دمیده جی و 16 ساله وی شرط داره دیسا جی نکاره ببه وکه رایدره که یعنی گرتیه که سیاسی نشان بده دولت ها ترک هنجاره حقوقی هنجاره به آمانجه که سیاسی نیزی که برز عبدالله اجوان ده به لهمبری وی نیزی بوی نیزی امیرو دبینن لأصلا نم نتوی ده تو انجام بگرتن تنه جبر که هم آلیه که وجود بیجن کسی که آشتیانه پشتی و ساعتی و پیده امسده موانجه قبول ناکن جبر که برز ایسال وکو داوی پرس وکو پرسا داوی يعني قالوا أو تجريد يعني إزولة كرين لسر برز أوجلان حياة كنجي دوام دكا دوام کرنا و کم گرتنا برز عبدالله جلان نبه گرتنا که شخصه گرتنا که رخصتنا کی و گرتنا که گله کی و تمثیلیت گله کی و رهبر گله کیه اجبار ویجی در کتناوی به و 18 سالان دبینیم که شرط و مرجع و آن اودی آبی به هر آوائی چاره سرکنه پسگیده که کرد را یه انجام ببه جبر که حقوقی و دولت ها ترک جزایی که دای برس عبدالله جوان حتی مرن لگرتیگه هیده تیله یعنی محبت آگران کری آلی سیاسی و دیجی گرتنا برس عبدالله جوان پسگیده که کرد بگیره دایه و چاره سرکنه پسگیده که کرد را و هری داوی امی بزانو که آزادی هاوی پیکوره جبر و به دموکراتیک بوین و چاره سری بخور آزاده برز عبدالله جلان دین. بله نوروز اویسال پارێزەری ڕێبەری گەلی کورد عبدوڵاو جەلان گەلێک سپاس بۆ تەبلیبوونیەوە لە ئاکتوێلدا ڕۆژ باش. بەڵێ بینەرانی هێژە بابەتی دووەمی بەرنامەی ئاکتوێل لەسەر ڕەوشی گیراوانە وێڕای تورکیا لە ئێرانیش ڕەوشێکی گوشار لەسەر گیراوانی سیاسی درێژەی هەیە و ژنان پێشەنگایەتی بەرخۆدان دەکەن لە زیندانەکاندا لەو چوارچێوەیەدا دۆسیەک دەبینین لەسەر ئەوەی کە سێژن لە ناو مانگرتنێکی درێژمەودای دەرمانی و خواردندان لەو چوارچێوەیەدا ئەو دۆسیەمان بینی پێکەوە دەچینە لای بێریڤان هەژار ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژار و هەروەها چالاکی مەدەنی هیوا سانیار. کاردانەوەی ژنان لە دژی گوشارەکانی ڕژێمی ئێران لە زیندانەکاندا بەردەوامە و وێڕای مانگرتن لە خواردن و لە دەرمانی چارەسەری لەلایەن سێ ژنە بەندکراوە بەڵام کاربەدەستانی گرتوخانە و دادگاکانی ڕژێم لە داواکاری مانگرتووان بێدەنگن. سێ ژنە گیرا و بە ناوەکانی ئاتێنا دایمی، هنگامە شەهیدی و زەینەب جەلالیان کە ناو مانگرتنی بێسنووردان دۆخی تەندروستیان نالەبارە. ئاتێنا دایمی ژنە زیندانی و چالاکوان لە بوارەکانی ژنان و منداڵان لە ئێران زیاتر لە 50 ڕۆژە مانی لە خواردن گرتووە و لە دۆخێکی زۆر ناجێگیری تەندروستیدایە. زەینەب جەلالیان ژنە زیندانی سیاسی کورد زیاتر لە مانگێکە بەهۆی هەڵسوکەوتی نامرۆیانەی بەڕێوەبەرانی زیندانی ناوەندی شارۆچکەی خۆی سەر بە پارێزگای ئورمیەی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها ڕێگە پێنەدان بۆ چوون بۆ نەخۆشخانە بۆ چارەسەری پزیشکی چاوی مانی لە بەکارهێنانی دەرمانی چارەسەری گرتووە. بە گوێرەی زانیاریەکان دۆخی تەندروستی زەینەب جەلالیان زۆر ناجێگرە و بەڕێوەبەرانی زیندانیش بۆ ئازار و ئەشکەنجەدانی ناوبراو ڕێگەی پێنادەن چارەسەری پزیشکی بۆ بکرێت. لەلایەکی دیکەوە هنگامە شەهیدی ژنە ڕۆژنامەنووسی ئێرانی ماوەی 74 ڕۆژە لە بێدەنگی تەواوی ڕاگەاندنەکانی ئێرانی و بیانیدا مانی گرتووە و چالاکوانی مافی مرۆڤ ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر نیگەرانی گیان لە دەستانی دەبن. لەم نێوەندەدا کۆمەڵگای ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار لە لێدوانێکدا بەرخودانی گیراوانی سیاسی زەینەب جەلالیان و ئاتێنا دایمی لە گرتوخانەکانی ئێران بەرز دەنرخێنێت و داوای لە هەموو ژنانی ئازادیخوازی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کردووە پشتگیری زەینەب جەلالیان و ئاتێنا دایمی بکەن. کەژار دەڵێت
بەرخودانی زیندانی زەینەب جەلالیان و ئاتێنا دایمی بەشێکی گرنگ و مێژووی تێکۆشانی ژنانی ڕۆژهەڵات و ئێرانە و بەرز دەینرخێنین و داوا لە هەموو ژنانی دیموکراسی خواز دەکەین کە پشتگیری بەرخودانی زیندانی سیاسی زەینەب جەلالیان و ئاتێنا دایمی بکەن. هاوکات مانگرتنی گیراوی سیاسی ئیسماعیل عەبدی چالاکی مامۆستایان و کرێکاران لە خواردن بەردەوامە. دۆخی تەندروستی ئیسماعیل عەبدی لە گرتوخانەی ئێڤینی تاران دوای تێپەڕبوونی 28 ڕۆژ بەسەر مانگرتنەکەیدا نالەبارە بەهۆی ئازاری گورچیلە گوازراوەتە بۆ نەخۆشخانەی ناو گرتوخانەی ئێڤین لە تاران. دوای پشکنینەکان دەرکەوتووە کە عەبدی تووشی ناجێگربوونی پەستانی خوێن بووە و دەبێت لەلایەن پزیشکی پسپۆرەوە پشکنینی بۆ بکرێت کە تا ئێستا هێزە ئەمنیەکان ڕێگریان لێ کردووە. بەڵێ بینەرانی هێژا بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژار بێریڤان شاهۆمان لەگەڵدایە. بەڕێز بێریڤان، ڕۆژ باش. بەڵێ ئێوارەتان باش. بەڕێز بێریڤان، ئەگەر بتوانن سەبارەت بە دۆخی گیراوان بۆچی ئەو گشارە لەسەر ژنان پەیڕەو دەکرێ و ژنان لەم کاتەدا لە ناو خۆڕاگریەکدان بەرامبەر بە ئەو گوشارانەی لە زیندانەکاندا پەیڕەو دەکرێت، تا چەندە ئەوە توانیویە دەنگدانەوەی هەبێت؟ بەڵێ بێگومان نەرۆز لە دۆسیەکەیشتانە ئاماژە پێکراوە. هەروەک دەبینین کە لەسەر ئاستی گشتی ئێران و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ژنان خاوەن مێژوویەکی پرسنگدارن، خاوەن مێژوویەکی پڕ لە بەرخۆدان و تێکۆشانن و هەروەها ئێستاکە دەبینین لە ڕۆژهەڵاتی کوردستانە ژنان تووشی یان بڵێن بەرامبەری زەختێکی یەکجار زۆر لەلایەن دەوڵەتی داگیرکەر و سەرکوتکاری ئێرانەوە دەبنەوە و بێگومان دەزانین لە هەر پێنێ نائەداڵەتی و بڵێن زەخت هەبێ لەوێدا بەرخۆدان هەیە و هەروەها دەبینین لە ئێستادا لە زیندانەکانی ئێراندا ژنانێکی یەکجار زۆر ژنانێکی سیاسی یەکجار زۆر لە زیندانەکاندا هەن. بۆ نمونە هەواڵ زەینەب جەلالیانە، نەرگس محەممەدیە، هنگامە سەویدیە، ئاتێنا دائیمی، هەروەها بڵێن ژنانی دیکەش هەنە. ئێستا دەبینین کە زەینەب جەلالیان ماوەیەکی یەکجار زۆر بڵێن بە ساڵانێکە لە زیندانی ئێراندا بەسەر دەبا و ڕۆژی تەندروستی هەر دەکێ بڵێن نالەبار دەبێ ڕۆژی چاوەکانی زۆر بڵێن بینایی چاوەکانی زۆر بڵێن بەربەخرابوون دەکێت، بەڵام بەهۆی نەبوونی پێوەستەی بڵێن پزیشکی و سەرەتاییکردنی مافەکانی بڵێن زیندانیانی سیاسی ئێستا کە دەبینین ماوەیەکە دەستی بە اقتصادی دەرمان کردووە. هەروەها ئاتێنا دائیمی ئێستا دەبینین ماوەی بۆ دوو مانگێک دەچێت کە بەڕاستی ڕۆژی تەندروستی زۆر نالەبارە ماوەی دوو مانگێکەکە دەستی بە ئەتیفال خەزاداوە. دەبینین ڕۆژ بە ڕۆژ بەربەخەتەری دەچێت ڕۆژی تەندروستی. دەبینین هەم لە ڕادیۆیاندنەکانە بەڵاو کراوە هەم بەو بڵێن ئاگاهیانەی کە بنەماڵەکەیاندایە. ئاتێنا دائیمی بۆ خۆی هەرچەند کە بڵێن لەگەڵ بڵێن اقتصادی غەزادا نەبووە، بەڵام بە هۆکاری ئەوەی کە زەختێکی یەکجار زۆر لەسەر بنەماڵەکەی هەیە، هەروەها دوو ئەندامی بنەماڵەیان کە دوو خۆشتی ئاتێنا دائیمی بەبێ هیچ هۆکاری لەلایەن دەوڵەتی ئێرانەوە دەستگیرکرا ئێستا لە زیندانە لەبەر ئەوەی کە ئەوەیان هیچ ڕێگەیەکی نەهێشتوەتەوە دەوڵەتی ئێران. ئاتێنا دائیمیش ئێستا دەستی بە ئەتیفال غەزاداوە، بەڵام ڕۆژی تەندروستی زۆر زۆر نالەبارە. هەروەک دەبینین کە لە ڕاستیدا لە ئێران و بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستانیدا تەبعیزێکی ژنان بەرامبەری تەبعیزێکی جنسیەتی یەکجار ئاستێکی بەرز دەبنەوە کە بە هۆکاری ئەوەی کە ئاتێنا دائیمی ژنە و نەخۆشی قەلبیشی هەیە، بەڵام ئەوێ لەبەرەوەی کە پیاوە ئیجازە نادەن کە
پشکنینی پزیشکی بۆ بکەن و بەهانەیان ئەوەیە کە پێویستە دکتۆرێکی ژن هەبێت تا بتوانێت پشکنینی بۆ بەڵێ گوشارێکی بەو شێوەیە هەیە ئێوە باستان لە دۆخی گیراوانی شکر بەگشتی ئەو سێ گیراوە کاردانەوەکان دوای تێپەڕبوونی زیاتر لە دوو مانگیان لە ناویاندایە 74 ڕۆژ لە ئەو ژنانە لە ناومانگرتندان کاردانەوەکان چەندە بە گوێرەی پێویست بووە چەندە ڕاکسیۆن هەبووە لەو چوارچێوە بەڵێ یعنی ئەمە بێگومان بڵێن لە بەرامبەری ئەوەی کە سیستمێکی پیاسالار حاکمە و دەنگی ناڕەزایەتی زۆرە یعنی هەموو هۆکار ئەوەیە کە دەوڵەتی بڵێن حاکمی ئێران لە بەرامبەری فکری ئازادی خوازی لە بەرامبەر هۆشیاری زن لە بەرامبەر ئیرادەی زندا بەڕاستی دەترسێ کە دەزانێت باز دەزانێت کە ئەگەر زن هوشیار ببێتەوە زن ببێ بە خاوەنی ئیرادە و فکری خۆی ئەمە گرێدراوە بە بڵێن ئازادی و بڵێن ئەوی کۆمەلگایە بەڵ هۆکارش زەختێکی یەکجار زۆر دەکا بەڵام سەرڕای ئەوەش دەنگدانەوەیەکی یەکجار زۆری هەیە هەروەها دەبینین کە دیدەبانی حقوقی بەسەریش لەم دیارەدا داخویانێکیدا و دەبینین بەگشتی ئەوی نەبوونی ماسی مرۆڤ لە ئێراندا دەنگێکی ئەمە لەبەرەوەش دەنگێکی یەکجار زۆری داوەتەوە بەڵام دیسان ئێران بۆ خۆی پێداگری لەسەرەوەی دەکات کە دەڵێ هیچ نەقسێکی حقوقی بەسەر لە ئێراندا و هەموو هەر تاکێک خاوەن ماف و ئیرادەی خۆیە بەڵام بە پێچەوانەوە ئێستاکە دەبینین ئەمە ئیتر دەنگدانەیەکی یەکجار زۆری بۆ ناتوانێت کە بۆ قسانە ئەو زوڵمە ئەو سەرکوتکاریە کە لە ئێراندا هەیە لە چەلاتەر بڵێن بەگشتی کۆمەلگای بە تایبەت لەسەر ژناندا هەیە ناتوانێت بچاربێتەوە دەبینێت کە لەم دوایانەدا هەلا بڵێن لە ئەوی انتخاباتەکانیشدا دیاری کرا یعنی چەندە تەبعیدێکی جنسیەتی چەندە نەبوونی مافێکی نەبوونی حەقی سەرەتاییترین حەقی تاقەکانی کۆمەلگا نەبوونی ئەوانە هەموو بەربەچاو بوو بەڕاستی یعنی ئەمە هەموو دیارە یعنی بەڵێ بێریڤان شاهۆ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژار ئەگەر بتوان بە کورتی وەکو کەژار هەڵوێستی خۆتان دەستنیشان کەن کەژار لێدوانێکی دابوو لە ڕۆژانی ڕابردوودا لەمڕۆ بەولاوە مەکانیزم یان کاردانەوەی کەژار لە ئەگەری جواب نەدانەوەی بە داخوازی گیراوان چی دەبێ ئەگەر بە کورتی بتوان باسی لەسەرکەن فەرموون بەڵێ بێگومان ئەم زیندانیانی سیاسی تەنها بڵێن بۆ ماف و داخوازی خۆیان لە زینداندا نین ئێستا لە زیندانەکانی ئێراندا نین بێگومان ئەوان مطالباتیان داخوازی گەلیان بە تایبەتی ژنانیان هێناوەتە سەر زمان و لەمە بەدوا پێویستە گەلی ئەوە باز بزانێ لە بەرامبەری ئەو سەرکوتکاریە و لە بەرامبەری ئەو داگیرکاریە و ئەو زەخت و زۆرەیە پێویست بەپێی پێویست بێنە مەیدانەکان و دەنگی ناڕۆزایەتی دەرببن پێویستە پشتیوانی لە ئەوان بکەن لە چونکو ئەو زیندانیانە داوای ماف و داخوازی گەلی خۆیان دەکەن تەنها بڵێن داوای مافی خۆیان ناکەن پێویستە ئەوانیش ئیتی بێدەو نەبن و لێرەدا بۆ ئەو سەرخستنی ئیرادەی ئازادی خوازی پێویستی بە دەنگێکی هاوبەش هەیە هەتاتونێ دەنگەکان نەبن بە یەک ناتوانرێ بەڕاستی ئیرادەی ئازادی خوازی سەر بکەوێت بۆ ئەوەش پێویستە کە دەنگێکی هاوبەش ئیرادەیەکی ئازادی خوازی هاوبەش دەربکەوێتە مەیدان تا بتوانین کە بگەین بە مافەکانی دموکراسی و ئازادی. بەڵێ بێریڤان شاهۆ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەژار سپاس بۆ بەشداریت لەم ئاکتوێلەدا و ئێوارێت باش. ئێوارە باش. بەڵێ بینەرانی هێژە دەچینن لای هیوا سانیار چالاکی مەدەنی ڕێز هیوا ئێوارەتان باش؟
بەڕێز هیوا ئەگەر دەنگم دەبیستی ئێوارەت باش ئێوارە باش ئێوارە باش بەڕێز هیوا ئێوە گوشار لەسەر زیندانیان چۆن هەڵدەسەنگێن لەنا ئەو زیندانیانەدا کەمانیان لە خواردن گرتووە ئیسماعیل عەبدیش لە ناو گیراواندایە و دۆخی تەندروستی ئەویش بەرەو مەترسی دەڕوات ئێوە وەکو چالاکێکی مەدەنی لێکدانەوەتان لەو بارەوە چییە؟ ڕاستیەکەی هەر وڵاتێک بۆ کۆنتڕۆڵکردنی بارودۆخێکی کە هەیە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لەنێو ئەوانەشدا وڵاتانی کە لەسەر کوردستان حاکمن فشارەکانی خۆیان لەسەر زیندانیان زیاتر دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو وەزعی کە هەیە و بۆ بەچۆکداهێنان و تەسلیمکردنیان هەروەش وای کردووە کە ئێران وەکو یەکێک لەو وڵاتانە بۆ ئەنجام گەیاندنی ئەجنداکانی خۆی یا بۆ تۆ بەوەرگرتن و تەسلیمکردنی زیندانیان لە ڕێکارە نادیموکراتیکەکان کەڵک وەربگرێت وەکو دەزانین وەزعیەتێکی کە لە زیندانەکانی ئێراندا هەیە بەداخەوە وەزعیەتێکی دڵخۆشکەر نییە و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕەنگە بە چەندین قات خراپتر بێت هەروەی کردووە کە زیندانیان بۆ بەدەستێنانی مافە سەرەتاییەکانی خۆیان لە ناو زیندانیشدا مەجبور بن کە مان لە خواردن بگرن و ئەو ڕێیانێک کە لە بەردەستیاندایە بەڕاستیش بێجگە لە ئەوەی کە مان لە خواردن بگرن شتێکی دیکە نییە یعنی هیچی تریان لە دەست نایە ئەوەش شێوەیەکە لە مبارەزە شێوەیەکە کە جارێکی دیکە بە تەسلیم بوون دەڵێن نا و هەر ئەوەشەکە بە ساڵان دۆسیەی زیندانیانی سیاسی ڕۆژ بە ڕۆژ لە وەزعیەتی حقوقی بەشەری لە نێو خودی ئێراندا پەرەدەستێنێ و فشار دروست دەکا و توانیوێتی بێتە بە دەنگێک کە سازمانە نێونەتەوەیەکانیش ئەوانەی داکۆکیکار لە مافی مرۆڤن و تەنانەت سیستەمی سەرمایەی جیهانیش وڵاتانی دەسەڵاتدار وەکو بیانوویەک بۆ خۆیان بەکاری بێنن هەر بۆیە ئەو مقاومەتی کە لە زیندانەکاندا دەکردرێت بەڕاستی جێگای ڕێزە باشە بەڕێز سانیار مقاومەت و بەرخۆدانێکی وا لە ناو زینداندان هەیە و زیندانیان دەڵێن ئێمە تەسلیمکاری پەسەند ناکەین و قوبوڵی ناکەین بەرامبەر بەو سیستمە دەوەستنەوە لە ئاستی دەرەوە گەلۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چەندە پشتیوانیان کردووە لە گیراوان کە ئێستا لە زیندانەکانی ئێراندا لە ناو خۆڕاگریدان و لە ناو بەرتەک و ڕاکسوێنێکی جدیدان من پێم وایە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زۆر دەستیان کراوە نییە زۆر جار سیاسەتی نێودەوڵەتی و بەرژەوەندی ئابووری پێش مەسەلەی مافی مرۆڤ دەکەوێت و تەنانەت زۆر جار کە باسی مافی مرۆڤ دێتە گۆڕێ لە چوارچەوەی فشارەکان گشتی فشارەکاندا باسی دەکردرێ و ئەو کاتانی کە بەرژەوەندی ئابوووریەکان جێبەجێ دەبن و سەقامگیر دەبن و بەرحەڵ مافی مرۆڤیش کەم ڕەنگ دەبێت بەڵام ئەوەی بەنسبەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەپێی ئەوەی کە ئێستا وەکو پێشوونیە میدیا هەیە لە تەریقی ڕەسانەکان و هەموو ئەو داون دەستگایانەی کە دەتوانێت دەنگەکان بگەێنێ بەرحەڵ بە دووەداچوون هەیە و ڕۆژانە کەیسی زیندانیان و پێشێرکاریەکان دەگوازرێتەوە بۆ ڕای گشتی و هەروەش وای کردووە کە ئەو وڵاتانە یا ئەو ناوەندە مافی مرۆڤیانە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی چالاکن بتوان ئەوانە بە دیکۆمنت بکەن و ساڵانە لە راپۆرتەکانی خۆیاندا ڕنگدانەوەی بۆ دروست بکەن و وەکو کارتی فشار وەکو فشاریش زۆرجار بۆ دەستپێکردنی دانوستانەکانیش کەڵکی لێ وەربگرن بەڵام من دەمهوێت لێرە ئاماژە بە شتێ بکەم بە کورتاسی بێ فەرموو بە کورتی بێ فەرموون هەر ئەو بەرخۆدانانێک کە لە زیندانەکاندا هەیە ئەو مقاومەتێک کە زیندانیانی سیاسی دیکەن بەڕاستی وڵاتانیشی تەنگەتاو کردووە فشاری زۆر زۆری لەسەر دروست کردوون ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو شتە بە ئاشکرا دەبینین لە تورکیا لە ئێران
يعني وضعية زندانيان سياسي وضعية ما في مروفي بوتا بشك لا أجنداي دانستانكاني كلداهاتوش دادين غوري وهر او بيشركارياني كدكري روج بروج زقتر والروج بروج زاتر بروكيان دغري ويا من هوادارم كا او ولاتانش لسر استي ما في برو لسر استي ديمقراطي بتوانن بيداتشونو كان با او بابتا ورخراو ما في برو فكانش لقالوي ككار لكن هوادارم بتوانن باشترو گونجاوتر دنگي زندانيان سياسي وزندانيان مدني وتشالكاني بقشتي تشالكاني هم بواركان بدنا رايقشتي بەڵێ هیوا سانیار چالاکی مەدەنی گەلێک سپاس بۆ زانیاری و شرۆڤەکان تۆ ڕۆژت باش. بەڵێ بینەرانی هێژە دوایین تەوەری ئاکتوێل سەبارەت بە قەدەغەکاریەکانی ئەڵمانیایە هەروەک لە سەرەتا ڕامانگەیان لەسەر داواکاری دەوڵەتی تورک لە ئەڵمانیا گوشارەکانی سەرگێل و ڕێخستنەکانی پێدە و یەپەگە و یەپەژە پەرەدەستێنێت. لەلایەکی دیکەوە بڕیار بوو یەکەمین فستیڤاڵی کللتوری ئێزدیەکان لە شاری دەسلەی ئەڵمانیا بەڕێوە بچێت لەلایەن شارەوانی ئەو شارەوە قەدەغەکرا. ئەگەرچی ئەو فستیڤاڵە بڕیار بوو بە پێشەنگی ناوەندی یەکێتی کۆمەڵی ئێزدیان ئەنجومەنی ژنانی ئێزدی یەکێتی گەنجان و پلاتفۆرمی هونەرمەندانی ئێزدی بەمبەستی ناساندنی کللتوری خەڵکی ئێزدی بە هاوڵاتیانی ئۆروپی ڕێکخرابوو بەڵام قەدەغەکرا. لە دوو ڕۆژی ڕابردووشدا لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا قەدەغەی سەرپەیەدە یەپەگە و یەپەژە بە ئامادەبوونی هاوڵاتیانی کورد و چالاکوانانی چەپ و سۆسیالیستەکانی ئەڵمانیا لە چوارچەوەی خۆپشاندرانێکی گەورەدا شەرمەزار کرا. ئەو چالاکیە لەلایەن ناوەندی جڤاکی دیموکراتی کوردانی ئەڵمانیا ناسراو بە ناودەمەوە ڕێکخرا کە لە بڕیاری قەدەغەکردنەکەی ئەو ناوەندەش دەگرێتەوە. بەڵێ بینەرانی هێژە دەچینە لای تاهێر کۆچەر هاوسەرۆکی ناودەم لە ئەڵمانیا. بەڕێز کۆچەر دەم باش دەم باش لە بڕێز زاوڕێز بەڕێز کۆچەر قەدەغەی سەر کووردا هەر دەچێت لە ئەڵمانیا زێدەتر دەبێ. چما دەوڵەتی ئەڵمانیا ئەو قاس لەسەر کووردا حساس بۆ قەدەغە سەر کوردان تا دەچێت زێدەتر دەکات؟ بەڵێ هەمی جیواکە ئەمە gelê Kurd em silav dikin. Navberî her tiştî ewa 24 sala ji xwe qedexeyekî taybet li ser tevgera gelê Kurd heye. Qedexeya li ser Partiya Karkerê Kurdistan. Yani dîrokê de têkiliyê dewleta Türk û Alman Kûr in. Em cana dibêjin du millet lê yek dewlet. لێم قورتاسی بینە زمان ev dema dawî da bêhtir zextê xwe zêde kirin li ser tevgera me ji bo kriminalîzekirina tevgera Kurd, civaka Kurd, rêxistinê Kurd, saziyê Kurda. Wek hûn dizanin ev biryar di dema referanduma ji bo serokdewletiya Tirkî ku pêşiya dîktatoriyê li Recep Tayyip Erdoğan vebê de hat dayîn manîdar e. دوی دمی دا دوی آدارا 2017 دوی دمی دا رایا گشتی به تایبەت یا ئالمانیا به گشتی جی ئەوروپا نەرازی بوونه کی رایا گشتی یه جواکê va ئەوروپا و ئەلمانیا dijberî Erdoğan dijberî Tirkî hebû lê dinabera sîstemê dewlet her du dewletan da têkildariyê bencewendiyê xwe ê eborî tu cara ji hev qut nebûne. Duê navberê de ev biryar hat girtin. Berî her tiştî ev biryarên qedexekirina li ser sembol al wêneyên rêberê gelê Kurd ku ji aliyê wezareta hindir a Almanya ve hatiye mîsogerkirin em qebûl nakin. Em wek navdem û bi qasî 250 saziyên ku pêve girêdayî li Almanya em qebûl nakin, em vê biryarê nas nakin. Ji ber ev biryara qedexekirina li ser di sêrî de wêneyê rêberê gelê Kurd Abdullah Öcalan her wiha sembolên YPG, YPJ, PYD
û her wekî din ne biryarên hiqûqîne, biryarê di navbera bencewendiyên dewleta Tirk û dewleta Almanyada ev biryara kriminalîzekirina bi giştî civaka Kurd ku li Almanya birêxistin kiriye, di vê dema dîrokî de bi teybet YPG, YPJ bi hevkariya hêzên koalîsyonê ku dewleta Almanya jî di nava vê koalîsyonê de ye, li dijî Daişê bi qehremanî şer dikin de hatî qedexekirin ev sembol ev sembolên van hêzan nayê famkirin. بله Raya giştî ya Almanya jî vê qedexeyê qebûl nake. û tu fayda nade hindirê Almanya. بله Ji 1930 ve qedexeya li ser PKK di domê pir caran ji aliyê dewleta Almanya ve saziyên me hatin qedexekirin. Ama van biryarên qedexekirinê tu caran tesîra têkçûyînê li ser me nekir. Hîn bêhtir gelê me li nirxê xwe xwerî derket û tevgera me hîn bêhtir xurt bû, ferehtir bû û pêş ket. بله Ev 24 salin li Almanya qedexe li ser PKK berdewam e. Lê PKK 24 qat ji her demê bêhtir, xurttir û mezintir bû. Yani li dijî viya em ê hemî helwestê xwe nîşan bidin. Li dijî van qedexekirina sembolê saziyên Kurdan em ê tekoşîn bidin meşandin. Di aliyê hiqûqî de teybet em didin meşandin. Her wekî din çalekiyên demokratîk yê cûr be cûr em ê bikar bînin. Heta ku ev biryara şaş ku hatî girtin şûn de bêvegerandin. بله Ez dikarim تاهر qurtasî vabêjim. بله تاهر کوچر هاوسەرۆکی ناودەم لە ئەڵمانیا gelek سپاس بۆ تەبلیبوونەوە لە ئاکتوێلدا و ئێوار باش. بەڵێ بینەرانی هێژە دەچینە لای ئیبراهیم کابان چالاکی سیاسی لە ئەڵمانیاوە. بەڕێز ئیبراهیم ئێوار باش. ئێوار باش. بەڕێز ئیبراهیم لە ناوان قەدەغەدا لەمان دواییانەدا هەوڵدانی تورکیا هەبوو بۆ ئەوەی یەپەگە و پێدە و ڕێخستنێن کە ئاکتیوی لە ڕۆژئاوا و بەرخۆدانی دەکەن بێتە قەدەغەکردن لە ئەڵمانیا. گەلۆ چما ئەڵمانیا تەسلیمی وێ داخوازی تورکیا دەبێتن. ئەلمانیا پارچاکێ ji parçeyên hevpeymana a cîhanê a dijî Daişê li Rojhilata Navîn û di hindir Sûrî de. Mehna xwe Almanya û YPG û YPÇ jî parçakin ji vê hevpeymanê ji vê tehalûfê di hindir Sûrî de di bakurî Sûrî de û di Rojava de. Mehna xwe li wir bi hevrane û dema ku biryarekê li vir Almanya derdixe bi heqî alên YPG, alên YPÇ yan wîneyên rêber Apo û li Rojava jî û li bakurî Sûrî jî bi tevahî jî şerrî Daişê dikin. Yani leşkerên Almanî di nav leşkerên Fransî de ne, Emerîkî de ne, ew jî tev li Erebakê ne bi endamên YPG û YPÇ re şerrî Daişê dikin. Ew alên Almanî û pir jî leşkerên Almanî ew alên YPG li ser singî xwe li ser bedlê xwe çekên xwe jî xistine wekên Emerîkî jî û ê Fransî jî û ê Swêdî jî. Eva bixwe jî pirskirinekê ye û cî vegerandinekê ye û cî şopandinekê ye mirov dema wisa lê dinêre bi rengekî psikolojiya miletî Almanî lê dinêre gelê Alman mere baş fêm dike Almanî di civaka xwe de hinkî hes sed qebûl dikin di standina danstandina bi YPG û YPÇ re ji ber ku Almanî yan Ewropî baş fêm dikin her ku ne YPG û YPÇ bin di bakurî Sûrî de di Rojava de Kurdistana Sûrî de vê hêzên Daişê û Cebhatun Nesra û Herarê Şam ev komên çekdarê ê radîkalî İslamî vê derbasê Tirkî bidin û zat Tirkî jî misokir wan derbasa Ewropa dike ji wan re rêvedike yanî wan dişîne Ewropa. Eva mere baş fêm dike siyaseta Almanî, polîtîka Almanî ne wek gel ku li Almanya difikire. Polîtîka Almanî girêdayî
مصالحنا آبوری دا بترکی را مصالحنا دیروکینا بترکی را اواد مستواکی پولیتیک دت مستواکی گل گریدای به هزا یپکی و یپچه دا یعنی بری قدخ کرنا آل و نشانن یپکی و یپچه آلمانیا در که لوی در که لمحطه و بانهوفن آلمانی صورت وینین یپکی و یپچه لکولان هم بون میدان هم بون یان که مشک شد بوش حالی کردان دا بله برایز کابان لوان دوایانه دا گلک تقین و تندتیجی لألمانیا جی هاتا آرا دستی داعش لپشتیوان کریین قریج بو یپگه یان یپجه لهمبری داعشک شردکا که مجاری ألمانیا بو گلک جار او پارادوکس چیه چما لوی آلی دیتا قدغه کرن لوی آلی جی دبیجه داعش دجمنی مرواییه وکو کردا وکو لوبی و ریخستنی کردا چه قاس کارینا و مسئله ببنه پرلمان ببنه دریدی بو اوی او ناحقوقی و او ببختیه که همبری کردا دیتا کرن بیتا سکناندن پولیتیکا آلمانی به نرمالی خود طبیعت خود پولیتیک بیتر آبوریه یعنی گریدای به فرمان آبوری مزنده او یعنی اساسا نوان ترکان دا و ساوک بشتاریا که و ساکتشتکی دیروکی هد ناو هفدا مثلا آبوری مثلا کورد ناو ترکان و آلمان داشت بر و در کتنا پولیتیک آلمانیا دهندر پرلمان تا آلمانیا دا بیتر او باندورا هانا پولیتیک او هانا اساسیش گلدا او تاثیر مزن باندورا مزن لتننه لباندورا چله هي باندورا فرمن اكو برو امكانيات المانيا دستانه او اساسا دنافوان و تركان دا وسا تكلينه هنا يعني بلكي 1000 فرمن المانيا لتركي كار وخبات دكن وسا فرمن تركيش الالمانيا دكن وسا بحزار الماني دارن لتركي كار دكن دوا فرمن خدا وسا تركتن لدر كار دكن ترك لدر كيش كون دا غردمينن كرداجي ندج بريوية ك فرمين ألمانيا لوي در كاربكا يا هي تركيا لألمانيا كاربكا لي قالوا إيرشيكي بوي رنجين لسر كردا هي أو قاس بارتن جدا هي لنا برلمان دا بارتن دلين كيان كسك أوانا أوان شوالو مجارد النيرن كردا قاس كارينا بي مسألة بالبكشين سر بي قدغة أو قدغة كآية حقوقية نا حقوقية پارتیان سرکتی در آلمانیا پارتیان سرکتی در آلمانیا دا اکو پولیتیک دستواندا اکو بیتر قوانین در آلمانیا درتخن او پارتیانات نافوان و حکومت آکپ دا وسا ناف ترکان دا وسا کارک و خبات که کفن هی دواری آبوری دا دواری علاقات دا تکلی داش بر و تأثیر کی باندور کی مزن جنابی دلین که به یان پارتیا کسب لسر او قرار بریاران آکو در کوش هندر سیاست و پولیتیکا آلمانیا باندورا کی مزن لتنا آسیا کرد لور ذاتن چالاکین کردان و پیشاندان کردان تجاره نسکینه یعنی مثلا لور مالن کردان وکرینه کو تفگره دا اساسا به تفگره دا گریداینه به 6-7 مالن کردان لباجار و باجارو کن آلمانی وکرینه کار و خبات خود کن و آلمانی باش واند بینن ذاتن بری آدار آد 1007 اوا تأثیر و بریارال آلمانیا تنبو پشتی 1007 اوا بریارال آلمانیا درکتن دمک غریب دا دمک تدا دهندر روش آوا و باکوری سوری دا کرد خباتا خو بشری خو ببشداریا خو شر داعش و کومن چکدارن ترور دکن آد دیا پولیتیکا ترکی ذات آشکاره بو لبر جیان اوروپی پولیتیکا که گریدای و پشگرتی او کومن چکدار رادیکالی اسلامی رادیکالی دباکوری سوری دادکن اوروپی باش و فهم دکن یعنی راگاندنا اوروپی باش و دبیجه پولیتیکا اوروپی آلمانی باش لیت سکنه لی و دیزا دوی دمه ده همان دمه دیزا پولیتیکا آلمانی در برلمان تا آلمانی دا او پارتی هان سرکه اساسی اکو پولیتیک در دخن بیتر دست فرمن پر دانه اکو ترکی دا گریداین ناوان و ترکان دا تکلی هنه لهم بروه چالاکیه کردی ذات الالمانیا گلکی خورده یعنی وقت برز بریم گوتی 24 سالن قدخه کرنا آل و وینین ربر آپو آلن پارتیا کارکر کردستان دا آلمانیا دا ذات قدخه کرن مسوکری کرینه لی اما حتی و دمهین زیده و خورد دبن دندر آلمانیا دا این چالاکی وان
وان بسدان آلمانی تبه چالاکی دبن بسدان آلمانی تبه چالاکیان آروج آوا بونه دجی داعش آنها لور لدربای دولت آلمانی شر دکن دجی داعش لأما سیاست آلمانی پولیتیکا آلمانی طبیعت خو رویا کی جواکی دا گریدای به جواکی دجی داعش دجی ترور گریدای رحی خب روج آوا باکوری سوری و شورش ها کدبه باکوری سوری لأما پولیتیکا دولت پارتین اساسی سرکتی آلمانیا دا بیتر قوانین سیاسی دستوان درد کردن و بیتر قوانین گریدای سیاست هندر دا آدر وادا به دستیوانه اوجی کتین پولیتیک و مصالح تکلی به ترکیه. بله ابراهیم کابان چالاکی سیاسی لآلمانیا و گلک سپاس بو تبلیبونه و اکتویل ده ایوارتان باش. بەڵێ بینەرانی هێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەکتوێلێکی دیکە تا بەیەگەیشتنەوە ئێوارەتان باش.